کرێکاران زەحمەت کێشان جەماوەری خەڵکی ستەم دیتوو. یەکی ئایار ڕۆژی خۆراگری و خەباتی نێونەتەوەیی چینی کرێکارە لە دژی سەرمایەداران و سیستمی سەرمایەداری. ڕۆژێکە بۆ ڕاگەیاندنی ئەوەی کە چەوسانەوەی کرێکاران چ لە ئێرانی ژێردەسەڵاتی سەرکوتگەری ڕژیمی ئیسلامیدا و چ لە سەرانسەری جیهان ڕیشەی لە سیستمی جیهانی سەرمایەداریدایە. ئەو سیستمەی کە گیان و ژیانی مرۆڤەکان لە پێناو قازانج و چاوچنۆشی خۆیدا دەکاتە قوربانی. سیستەمێکی کە بەشەر، هەڵاواردن، چەوسانەوە، کاری تاقەتپروکێن و هەغدەستی کەم، نەبوونی ئەمنیەتی پیشەیی و سەرکوتی هەر دەنجێکی ناڕزایەتی جیهانی بۆ چینی کرێکار کردووە بە دۆزەخ. لە کاتێکدا کەمینەیەکی بچووک لە سەرمایەداران ڕۆژ بە ڕۆژ دەوڵەمەندتر دەبن. ئێمە لە ڕۆژی جیهانی کرێکاردا دێینە سەر شەقام تا نیشانی بدەین کە ئەم بارودۆخە نەسروشتیە و نەهەمیشەیی و گۆڕانکاری پێویستیەکی حاشا هەڵنەگرە. هەنگاونان بەرەو کۆمەلگایەکی کە تێیدا نەشەڕ هەبێت، نەبرسێتی و هەژاری، نەنەهامەتی، نە منداڵانی کار، نەکاری کرێگرتە و نەهەڵاواردنی ڕەگەزی، جەنسی، نەتەوەیی، ئاینی و چینایەتی و نەچیتر ئاسەوارێک لە دەسەڵاتێکی جێنایەتکاری وەک ڕژیمی کۆماری ئیسلامی بوونی هەبێت. با لە یەکی ئایاری ئەمساڵدا پەیمان نوێ بکەینەوە کە ڕێگە نادەین ئارەقی ناوچەوانی کرێکار ببێتە سەرمایە بۆ چەوسێنەران. با بە پشتبەستن بە هێزی یەکگرتووی خۆمان دیوارەکانی زیندان و ستەم تێک بشکێنین. ڕێکخراوبوون ڕەمزی سەرکەوتنی ئێمەیە. بژی یەکی ئایار ڕۆژی هاوپشتی چینی کرێکار.